ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە دەڵێت هەموو ئەوەی دروستمان کردبوو بۆ یەکگرتنەوە ڕووخاندیان. دەشڵێت هیچ ڕێز و هەمانگیەک لە وەزارەتی پێشمەرگەدا نەمەوە و هاوپەیمانانی شتابی نەقاقال لێمان بێزارن و وەک ئەفغانستان جێمان دەهێڵن. جەباریاوەر ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە لە دیمانێکدا هەموو شتێکی لەسەر ناکۆکیەکانی یەکێتی و پارتی لە وەزارەتە ئاشکرا کرد. ئەو دەڵێت بە درێژایی 30 ساڵ کە لە وەزارەتی پێشمەرگە بووە لە هەوڵی ئەوەدا بوون وەزارەتی پێشمەرگە ببێتە هێزێکی نیشتیمانی و دامەزراوەی سەر بە حکوومەت بێ ئەوەی لە ململانە حیزبیەکان تێوە بگلێن. جەباریاوەر دەڵێت لە 2002 لە وەزارەتە بە هەمانگی و یارمەتی هاوپەیمانان لە هەوڵی یەکگرتنەوە و ڕێخستنی هێزی پێشمەرگەدا بووین، بەڵام لە ماوەی 7 مانگی ڕابردوودا هەموو ئەوەی بە درێژایی ئەو ماوەیە لە بنەڕەتی یەخستن و یەکگرتنەوەدامان ڕشت بوو هەمویان تێکدا و هیچ ئەساسێکی کاری پێکەوەیان نەهێشتەوە. لە درێژەی قسەکانی داوتی هیچ ڕێز و هەمانگیەک لە نێو ئەو وەزارەتەدا نەماوە، بەتایبەت دوای بڵاوبوونەوەی چەند نووسراوێکی ڕسمی کە لەم دۆخە نالەبارەی ئابووریەدا تێیدا داوا دەکرێت بە ملیارێک و 280 ملیۆن دینار خان و بۆ بریکاری وەزارەتی پێشمەرگە بکردرێت، لە کاتێکدا وەزارەت چەندین خان و خۆی هەیە و دەتوانرا و خانوانە بەکار بهێنرێت. ئەمە سەرباریەوەی کۆی داڕشنیە و نووسراوانە نایاسایی و ناکارگێڕین، چونکە وەزیر خۆی چەندین مانگە دەوامی فەرمی ناکات و نووسراوەکانیش بە ناوی ئەوەوە دەرچوون. هەر ئەمە نیە و چەندین نووسراوی تری نایاسایی ڕۆژانە لەو وەزارەتە گرنگە بڵاو دەکرێتەوە، ئەمانیش وەک چەکی ململانەیە لە دژی یەکتر بەکاری دەهێنن، لە کاتێکدا نابێت هیچ نووسراوێک لە وەزارەتە دزەی پێ بکرێت. هەموو ئەمانەش هاوپەیمانان و هێزە ئیقلیمیەکان لی ئاگادارن. لە لایەکی دیکەوە ئەمینداری پێشوو ڕایگەیاند ئەمە کۆتا ساڵ و کۆتا چانسی یەکێتی و پارتیە. ئەم هەموو دابەشکاری و یەکگرتنە و ململانەیە هێندە زیانیان لە هەرێمداوە ڕۆژ بەڕۆژ بێدەسەڵات دەبێت و هاوپەیمانانیش دوای ئەو هەموو چکا و ڕجایە تا بینەقاقایان هاتووە و دوور نییە وەک ئەفغانستان جێمان بێڵن. هەموومانش لە کاتێکدایە کە هەردوو پارتی دەسەڵاتدار بانگشی ئەوەیان دەکرد کە پرۆسەی یەکگرتنەوە هەنگاوی باشی بڕیوە، بەڵام ماوەیە کە کێشەکان لە وەزارەتی پێشمەرگە زیادیان کردووە. ئەمەش بەرەنجامی بڕیارێکی پارتیە کاتێک گوتی 50-50 چیتر کاری پێناکرێت، بەڵکو دەبێت 57 بۆ پارتی و 43 بۆ یەکێتی بێت. ئەمەش ناکۆکی و ململانەکانی لە وەزارەتی پێشمەرگە چەقاندەوە و ڕۆژ بە ڕۆژیش لە زیادبووندان. ئەمیندارەکەی پێشووی وەزارەتی پێشمەرگە دەژڵێت بە درێژایی هەموو ئەم ماوەیە هاوپەیمانان لەسەر هێڵبوون و هاوکاری هێزەکانی پێشمەرگەیان کردووە تا ببنە هێزێکی نیشتیمانی یەکگرتوو، بەڵام ئێستا وانیش بێزار بوون و هاوکاریەکانیشیان ڕاگرتووە و دووریش نییە وەک ئەفغانستان جێمان بێڵن و هەموو شتێکمان تەسلیمی بەغداد بکەنەوە. ئەمەش بە واتای ئەوەی هەموو شتێکمان لەدەست دەچێت بە هێزی چەکداری و هێزی پێشمەرگە و خودی هەرێمەکەش، چونکە حکوومەتی ناوەند قبوڵی ئەوە ناکات و خەریکە لە دادگای فیدراڵی داوا لەسەر هەرێم تۆمار دەکات تا هەموو هێزەکان بخرێنە سەر وەزارەتی بەرگری حکوومەتی عێراق و یەک فەرماندەشیان دەبێت، ئەویش سەرۆک وەزیرانی عێراقە.